إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، خواهی پروردگار برحم و بزی خود بگوری خود لید پارینو بناو جوانکانی خود عاقبت خير دنيا وقيامت من كي برحم بزي خوت رحم من بيبكي قلمي عفو بيني بسر گناه تاوانا كان من دا خواهی پروردگار بگوری و برحم خوت ومن لبكي كخاوني قدر ريز مكانت بين للايتو. بيقومان همو إنسانيك بيخوش لو دنيا يدا خاوني قدر مكانته ريز بيت لناوكو ملقادا. بتایبەت ئینسان لەلای کەسێکی گەورە لەلای گەورەکەی پێی خۆشە خاوەنی مەکانەت و قەدر و ڕێزێکی تایبەت بێت. جێخۆیەتی ئێمەی موسڵمانیش تەماشای خۆمان بکەین، تەماشای دەفتەری ئەعمالی خۆمان و پەڕاوی خۆمان بکەین، تەماشای پەرێزی خۆمان بکەین، بزانین مەکانەتمان لەلای خودای پەروەردگار چەندە. جێخۆیەتی ئێمەی موسڵمانیش تەماشا بکەین و بزانین ئینسان بەچی لەلای خوای پەروەردگار قەدر و مەکانەتی زیاد دەبێت، بەچی لەلای خوای پەروەردگار ئینسان گەورە دەبێت، بەچی پلە و پایەی بەرز دەبێتەوە و دەبێتە خاوەنی قەدر و ڕێز لەلای خوای پەروەردگار. بۆیە بە کورتی دەڵێن باس لەوە دەکەین قەدری ئینسان لە سایەی ئیمان. خوای پەروەردگار دەفەرمێت: ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. بەڕاستی ئەو کەسانەی کە تەقوادارن، نەک هەر ئیماندارێکی سادە، ئەو کەسەی کە تەقوادارە، پارێزگارە، حیساب بۆ سنوورەکانی خوای پەروەردگار دەکات. ئینسانێکی تەقوادارە ئەو کەسانە لەلای خوای پەروەردگار خاوەنی قەدر و ڕێزن، ئەو کەسانە لە هەموو کەس زیاتر قەدر و ڕێزیان لەلای خوای پەروەردگار زیاترە. خوا بمانگەڕێ لەو کەسانە. با سەرنجی چەند نمونەیەک بدەین بزانین ئەوانەی کە قەدر و ڕێزیان لەلای خوای پەروەردگار، مەکانەتیان لەلای خوای گەورە زۆر گەورە بووە، بزانین چۆن بوون و بەهۆی چی ئەو قەدر و ڕێزیان لەلای خوای پەروەردگار پەیدا کردووە و بەدەستیان هێناوە. لە فەرمایشتی صحیحدا هاتووە کە ڕۆژێکیان عەبدوڵڵای کوڕی مەسعود لەسەر دار خورمایەک دەبێت، باەک دێت پۆشاکەکەی لا دەدات و تۆزێک قاچی بە دەردەکەوێت. هاوڵان تۆزێک پێ دەکەنن لە باریکی و زەعیفی قاچی عەبدوڵڵای کوڕی مەسعود. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: ئەتەضحەکونە من دقەتی ساقەیه. ئەوە لەبەر زەعیفی و لاوازی قاچی عەبدوڵڵا پێکەنین. پیغمبر فرموی صلی الله علیه وسلم: والذی نفسی بیده لهما اثقل فی الميزان من جبل احد. پیغمبر فرموی صلی الله علیه وسلم: سوێند بەو کەسەی کە گیانی منی بەدەستە، واتە سوێند بە ئەڵڵا ئەو عەبدوڵڵایە کە قاچی زۆر زەعیف و باریکە لە ڕۆژی قیامەتێدا لەلای خوای پەروەردگار لە تەرازووی خوای پەروەردگار ئەو پیاوە قاچەکانی قوڕسترە لە چیای ئوحود. خوای پەروەردگار تەماشای جەستەی ئینسان ناکات،
تەماشای دڵی ئینسان دەکات، تەماشای کار و کردەوەکانی ئینسان دەکات. ئەو ئینسانە زۆر زەعیف و لاوازە، بەڵام بەهۆی ئیمانەکەی قاچەکانی لە تەرازوی خی پەروەردگاردا لە چیای ئوحود قورسترە کە چیایەکی زۆر گەورەیە. بەڵام لە فەرمایشتێکی دیکەدا هاتووە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت ئینسانی وا هەیە لە ڕۆژی قیامەتدا کە دەیهێنن ئینسانێکی زۆر زل، ئینسانێکی زۆر قەڵەو کە دەیهێنن، بەڵام لە لای خوای پەروەردگار لا يزن عند الله جناح بعوضة، بەڵام لە لای خوای پەروەردگار قەدر و ڕێز و قیمەتی بەقەد یەک باڵە مێشولە نییە. یەک باڵە مێشولە ئەو کەسە کە زۆر قەڵەوە، زۆر ئینسانێکە لاشەی زلە، بەڵام لە لای خوای پەروەردگار قەدر و قیمەتی بەقەد باڵە مێشولەیەک نییە. خوای گەورە پەناماندات. ئەوە چی وا لەو ئینسانەیە دەکات کە ببێتە خاوەنی قەدر و ڕێز؟ ئەی چی وای لەو کەسە کردووە کە قەدر و ڕێزی نەبێ لە لای خوای پەروەردگار؟ ئیمان و ئیسلامەتی و تەقواداریە بەڕێزان. ئەها ئینسان بەهۆی ئەو ئیمانەوە چەند گەورە دەبێت لە لای خوای پەروەردگار. خوای گەورە چەند ئەو ئینسانە بەرز دەکاتەوە، چەند دەیکاتە خاوەنی قەدر و ڕێز بەهۆی ئەو ئیمان و ئیسلامەتیەوە. لە فەرمایشتە صحیحدا هاتووە کە پیاوێک هەبوو کە ناوی زاهیر بوو لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەو پیاوە گوندنشین بوو، ڕزق و ڕۆزی و کەلوپەلی گوندی دەهێنا بۆ مەدینە دەیفرۆشت، هەندێک جاریش دیاری بۆ پێغەمبەر دەهێنا صلی الله علیه وسلم. لەو ڕزق و ڕۆزیەی کە هی گوند هەیبوو بۆ پێغەمبەری دەهێنا. جا پێغەمبەری صلی الله علیه وسلم وەڵامی ئەو چاکەی دەداوە، ڕزق و ڕۆزی شاری بۆ زاهیر تێدەکردەوە و دەیبردەوە. ڕۆژێکیان ئەو زاهیرە لە ناو بازار بوو، ئەو ڕزق و ڕۆزەی کە هێنا بووی خەریب بوو دەیفرۆشت. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو خۆشەویستی، وەکو گاڵتە لەگەڵکردنێک لە پشتەوە باوەشی بە زاهیردا کرد. زاهیر گوتی ئەوە کێ ئەمنی گرتووە؟ بەرمدن کە تەماشای کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم. زۆر دڵخۆش بوو بەوەی کە سنگی بە پشتی پێغەمبەرەوەیە صلی الله علیه وسلم. جا پێغەمبەر وەکو گاڵتەکردنێک لەگەڵ ئەو پیاوە، وەکو دڵخۆشکردنێکی ئەو پیاوە فەرمووی کێ ئەو بەندەیەم لێ دەکڕێت. کەس دەنگی نەکرد، چونکە زانیان پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر گاڵتە دەکات لەگەڵ ئەو پیاوە. ئەنجا زاهیر کە تۆزێک دیمەنی دیارە خۆی پێ جوان و ئەوە نەبووە، گوتی ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، جا کێ منی دەوێت، کێ من دەکڕێت، کەواتە من قەدر و قیمەت و بەیاخم زۆر نییە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی بۆ ڕاست دەکاتەوە کە ئینسانی موسڵمان چەند گەورەیە. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم أنت عند الله غال لكن عند الله أنت غال. ناکاکە وەکو ئەوە نییە کە تۆ بیر دەکەیەوە، تۆ لە لای خوای پەروەردگار زۆر قەدرگرانی، تۆ لە لای خوای پەروەردگار زۆر گەورەی. بۆ نییە حیساب بۆ خۆت ناکەی لە ناو کۆمەڵگا، بۆ نییە کەس نەیوت من ئەو پیاوەم دەوێت. نا، تۆ لە لای خوای پەروەردگار زۆر گەورەی. بەهۆی چیەوە گەورەیە برام؟ بەهۆی ئەو ئیمانەیەوە، بەهۆی هاوڵیەتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. فەرمووی تۆ لە لای خودای پەروەردگار خاوەنی قەدری، تۆ لە لای خوای پەروەردگار زۆر گەورەی. دەی ئینسان بەهۆی ئەو ئیمانەیەوە بەڕێزان ئاوا گەورە دەبێت، ئاوا قەدر و قیمەتی پەیدا دەبێت، ئاوا لە لای خوای پەروەردگار ڕێزدار دەبێت. خوای گەورە حیسابی بۆ دەکات، خوای پەروەردگار دەیپارێزێت، بەختەوەری دەکات، پاداشتی دەداتەوە لە قیامەتدا. لە فەرمایشتێکی دیکەدا ئەنەسی کوڕی مالک بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی وتم لە ئومەتی من ئینسانی وا هەیە خەڵک حیسابی بۆ ناکات، بەڵام لەو ئەقسەمە عەلی الله لەئەبەڕە. ئەگەر سوێن بخوات لەسەر خودای پەروەردگار، سوێن بخوا بڵێ خوای پەروەردگار دەبێ ئەو کارم بۆ بکەی، خوای پەروەردگار قسەی ئەو کەسە و سوێندی ئەو کەسە ناشکێنێت. ئەو ئینسانە گشکەیە، ئەو خوددا پەروەردگارە خالیقە بەو گەورەی خۆی ئینسانی وا هەیە لە ئومەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. ئەگەر سوێن بخوا بڵێ خوایە دەبێ ئەو کارم بۆ بکەی، خوای پەروەردگار کارەکەی بۆ جێبەجێ دەکات و سوێندی ئەو کەسە ناشکێنێت. جا پێغەمبەر فەرمووی یەکێک لەوانە بەڕای کوڕی مالیکە،
لە سێ جەنگدا موسڵمانان داوای دوعایان لێکرد، گوتیان وەرە پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێکی ئاوای فەرمووە دەربارەی تۆ، گوتوویەتی ئەگەر سوێن بخوا ئەوە یەکێکە لەوانە کە خودای پەروەردگار سوێن دەکەی ناشکێنێت. وەرە سوێن بخۆ، وەرە دوعا بکە و داوا بکە لە خودای پەروەردگار بۆ ئەوەی کە بەسەر دوژمندا سەرکەوین، دوعامان بۆ بکە. ئەنجا لە سێ جەنگدا بەڕائی کوڕی مالیک دوعا دەکات و سوێن دەخوات کە خوای گەورە دەبێ موسڵمانان سەرخات. خوای پەروەردگار بە دوعای ئەو کەسە، بە دوعای ئەو سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێن دەخوات و خوای پەروەردگاری سوێن دەکەی ناشکێنێت و موسڵمانان سەردەخات. لە سێیەم جەنگا گوتی ئەی خوای پەروەردگار وەڵڵاهی دەبێ موسڵمانان سەرخەی، بەڵام بۆ ئەوەی کە هیچی دیکە لە لای تۆ چاوشۆڕ نەبم، بۆ ئەوەی خەزاڵەتی لای تۆ نەبم، هیچی دیکە دەبێت لەو جەنگەدا ئەمنی شەهید بم. سبحان الله، لە سێیەم جەنگا بۆ خۆی شەهید بوو، خوای پەروەردگاریش موسڵمانانی سەرخست. ئەو کەسانە بەهۆی چیەوە بوونە خاوەنی ئەو ئیمانە؟ ئەو کەسانە بەهۆی چیەوە بوونە خاوەنی ئەو مەکانەتە گەورەیە؟ بەهۆی چیەوە ئەو کەسەوە گەورە بوو لە لای خوای پەروەردگار؟ بەهۆی ئیمانەکەیەوە، بەهۆی تەقواداریەکەیەوە، بەهۆی چاکەیەوە. برام بۆ خاوەنی ئەوەی کە ئینسان قسەیەک بکات سوێندێک بخوات خوای گەورە سوێندەکەی ناکەوێنێت و بۆ جێبەجێ دەکات. دەی ئینسان بەهۆی ئەو ئیمانەوە بەڕێزان چەند گەورە دەبێت. بێباوەڕان لە ڕۆژی قیامەتێدا خوا پەنامانداد لە ناو دۆزەخدا هاوار دەکەن، بەڵام کەس بەهانایەوە ناچێت، کەس وەڵامیان ناداتەوە. خوای پەروەردگار بە چاوی ڕەحمەت تەماشایان ناکات، حیسابیان بۆ ناکات. بەڵام ئینسان وەختێک ئیماندارە، تەقوادارە، چاکەکارە، هەر لە دنیادا ئەگەر سوێن بخوا خوای پەروەردگار سوێندەکەی ناخات و وەڵامی ئەو جۆرە کەسانە دەداتەوە. خوای گەورە بمانگەڕی لەو کەسانە. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئیمانەکەیەوە، بەهۆی تەقواداریەوە. برام کەواتە ڕێزی ئینسان، حورمەتی ئینسان، قەدرگرانی ئینسان بەهۆی ئیمانەوەیە لە لای خوای پەروەردگار. لە فەرمایشتێکی دیکەدا هاتووە کە ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە، ئوبەی کوڕی کەعب دەگاتە ئەو ئاستەی کە خوای پەروەردگار ئەمر بە پێغەمبەر بکات صلی الله عليه وسلم کە بچێ قورئان لەسەر ئوبەی بخوێنێت. بۆیە ئەنەسی کوڕی مالک بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئوبەی فەرموو إن الله أمرني أن أقرأ عليك. ئەی ئوبەی خوای پەروەردگار ئەمری پێکردوم کە قورئان لەسەر تۆ بخوێنم، قورئان لەسەر تۆ بخوێنم. جا ئوبەی لە خۆشیان فەرمووی ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم الله سماني لك. ئەی خوای پەروەردگار ناوی منی هێنا بۆ تۆ، واتە ناوی منی هێنا. خوای پەروەردگار هێندە خاوەنی قەدر و ڕێز و گەورەییم لە لای خوای پەروەردگار. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم الله سماني لي، بەڵێ خوای پەروەردگار ناوی تۆی هێنا، ئەمری پێکردم کە قورئان لەسەر تۆ بخوێنم. ئەنجا فەجعل ئوبەی یەبکی، لە خۆشیان ئوبەی دەستی کرد بە گریان. ئینسانێک خوای پەروەردگار ناوی بێنێت لەسەروی حەود ئاسمانەوە بڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕۆ قورئان لەسەر ئەو سەحابەیە بخوێنە. ئەوە مەکانەت و قەدر و ڕێزی ئینسانە، ئەوە گەورەیە بۆ ئینسان لە لای خودای پەروەردگار، لە لای خالیقمان، لە لای پەروەردگارمان. ئینسانێک ئاوا گەورە بێت لە لای خوای پەروەردگار قەدر و ڕێزی هێندە گەورە بێت. ئەوانە هاوڵی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم، بەهۆی ئەو ئیمان و ئیسلامەتیەوە ئاوا گەورە بوون. برام ئینسان وەختێک ئیماندارە ئاوا گەورە دەبێت لای خوای پەروەردگار. ئاوا خوای پەروەردگار حیسابی بۆ دەکات، بەختەوەر و عاقبەت خێری دنیا و قیامەتی دەکات. مجاهید بۆمان دەگەڕێتەوە کە لە تەفسیری ئیبن کەسیردا هاتووە دەفەرمێ ئیبن عەباس فەرموویەتی ئینسانی ئیماندار وەختێک کە لە دنیا دەردەچێت و دەمرێت هەتا وەکو 40 ڕۆژ ئاسمان و زەوی بۆی دەگرێت و بۆی خەمبار دەبێت. مجاهید دەفەرمێ گوتم ئەی ابن عەباس ئایا ئەرز دەگری و خەفەتبار دەبێت بۆ ئینسان؟ گوتی ئەدی چۆن ناگری، ئایا پێت سەیرە ئەو ئینسانە ئیماندارەی کە ئەرزی ئاوادان کردوتەوە بە ڕوکوع و سوجود، بە خواپەرستی و تاعەت و ئیمان، بە چاکەکاری ئەرزی ئاوادان کردوتەوە، ئەو ئینسانی کە ئاسمانی پڕ کردووە لە تەسبیحاتی خودای پەروەردگار چۆن ئاسمان بۆی ناگرێت؟ ئەو ئینسانی کە ئاسمانی پڕ کردووە لە سبحان الله و الله ئەکبەر
دەنگی دێت ئەو ئاسمانەی پڕ کردووە ئەو ئیماندارەیە چۆن ئاسمان بۆ ئەو کەسە خەفەتبار نابێت و ناگرێت. خی گەورە کە باسی فیرعون دار و دەستەکەی دەکات دەفەرمێت فما بكت عليهم السماء والأرض ئاسمان و زەوی بۆیان نەگریا و بۆیان خەفەتبار نەبوو. جازانەیان لە تەفسیری ئەو ئاەتە سەحابەکان دەفەرمونون ئینسانی ئیماندار وەختێک کە دەمرێت لە دنیا دەردەچێت قەدر و ڕێز و پلەی هێندە گەورەیە هەتا وەکو 40 ڕۆژ ئاسمان و زەوی خەفەتبار دەبێ و بۆ ئەو کەسە ئیماندارە دەگرێت. تەماشاکە ئیماندار تۆ چەند گەورەی لە لای خوای پەروەردگار حیسابت بۆ خۆت نەکردووە قەدری ئیمانەکەت نازانی دەنا چەندە گەورە دەبی لە لای خوای پەروەردگار چەندە مەکانەت و ڕێزت هەیە. ئینسانی وا هەیە کە لە دنیا دەردەچێ خەڵک خواخوایەتی کە لە کۆڵی بێتەوە خوا پەنامەندە ئینسانێکی هێندە خراپکارە بەڵام ئینسانی ئیماندار لە سایەی ئیمانەکەی لە سایەی تەقواداری و چاکیەکەی لە سایەی چاکەکاری لەگەڵ خەڵک و کۆمەڵگادا نەگە هەر ئینسانەکان بۆی خەفەتبار دەبن بگرە ئەرز و ئاسمانیش بۆ ئەو کەسە خەفەتبار دەبێت و ئەرز و ئاسمان بۆی دەگری هەتاوەکو 40 ڕۆژ. دەیکەواتە بەڕێزان دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە بە کورتی پێمان دەڵێت ئەگەر ئینسان بیەوێت بزانێ قەدر و قیمەتی لە لای خوای پەروەردگار چەندە بزانێ ڕێزی لە لای خوای پەروەردگار چەندە دەبێ ئێمەش تەماشاکەین خوای گەورەت چەندە لە دڵماندا گەورەیە دەبێ ئێمەش تەماشاکەین ئیمان و تەقوایەکەمان چەندە زۆرە لە دڵ و دەروونماندا مەکانەتی خوای پەروەردگار چەندە لە دڵماندا. وەختێک بڕیارێکی خوای گەورە دەبیستین وەختێک بڕیارێکی پێغەمبەر دەبیستین صلی الله عليه وسلم بزانت چەندە گەورەیە لە دڵتدا چەندە حیسابی بۆ دەکەی چەندە بەگوێی دەکەی چەندە وەری دەگری و جێبەجێی دەکەی بزانە تۆش ئەوەندە لە لای خوای پەروەردگار گەورەی قەدر و قیمەت و ڕێزت ئەوەندە لە لای خوای پەروەردگار گەورە دەبێت و هەروەها گران دەبێت. ئینسانی وا هەیە لە دنیادا پێش بەڕکێ دەکات بۆ ئەوەی کە پلەیەکی دنیایی وەربگرێت بچێتە پێشەوە. ئەدی ئەی ئینسان ئەی موسڵمان ئایا ئێمە ئەولاتر نین کە هەوڵ دەین لە لای خوای پەروەردگار پلەمان بەرز بێتەوە بزانین بەچی پلەمان بەرز ببێتەوە لە لای خوای پەروەردگار. ئەگەر ئینسان بۆ پلەیەکی دنیایی جاری وا هەیە پەلەیەتی جاری وا هەیە حەز دەکات بچێتە پێشەوە بەڵام پلەی لای خوای پەروەردگار زۆر گەورەترە برام پلەی لای خوای پەروەردگار زۆر چاکترە با هەوڵ دەین پلە و قەدر و قیمەتمان لە لای خوای پەروەردگار زۆر بێت و ڕێز و حرمەتمان لە لای خوای پەروەردگار زۆر بێت ئەوەش بەهۆی ئیمان و تەقواداریەوە ئینسان پێی دەگات. دووهەم لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت ئینسان ئەگەر ئیمانەکەی لێ بکەیەوە دوو لە ڕووی جەنابتان دەچێتە ڕیزی ئاژەڵ و بگرە دەچێتە خواردتریش بەڵام ئینسان بەهۆی ئیمانەوە جاری وا هەیە لە فریشتەکانیش بەرزتر دەبێتەوە لە لای خوای پەروەردگار بەهۆی ئیمانەوە لە فریشتەکان بەرزتر دەبێت. کەواتە ئەی ئینسان قەدری ئیمانەکەت بزانە قەدری دینەکەت بزانە بەچی لە لای خوای پەروەردگار گەورە دەبێ بزانە بەچی عاقبەت خێری دنیا و قیامەت دەبێ بزانە بەچی بەختەوەر دەبێ بەرام ئەو دینە ئەو ئیمان و ئیسلامەتیە ئینسان لە دنیادا عاقبەت خێر دەکات بەختەوەر دەکات گەورەی دەکات لە ناو کۆمەڵگادا ئەنجا لە لای خوای پەروەردگاریش ئەو کەسە گەورە دەبێت قەدری گران دەبێت ئەو کەسە ڕێزدار دەبێت خوای گەورە بمانگەڕێ لەو کەسانە. دوعا دەکەین و دەپاڕینەوە خوایە بە میهرەبانی خۆت یا الله یا ڕەحمان و یا ڕەحیم یا کەریم لێت دەپاڕینەوە بە ناوە جوانەکانت بە گەورەی خۆت یا ڕەبی خوایە گیان ڕێزدارمان کەی لە لای خۆت یا ڕەبی خوایە گیان ڕازاوەمان کەی بەو دینە پیرۆزەی خۆت یا ڕەبی خوایە گیان لەوانە بین کە خاوەنی قەدر و قیمەت و ڕێزن لە لای تۆ یا ڕەبی خوایە گیان جوانمان کەی بەهۆی ئەو دینە پیرۆزەی خۆت خوایە ئێمە بەهۆی ئەو دینەوە جوان کەی ئەو دینەش بەهۆی ئێمەوە جوان کەی یا ڕەبی خوایە گیان ڕازاوەمان کەی بە ئیمان و تەقواداری بە سیفەتی جوان بە چاکەکاری یا ڕەبی خوایە گیان بەختەوەر و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی یا ڕەبی خوایە تەوفیق و هیدایەتمان دەی لەسەر ڕێگای ڕاست بژین و لەسەر ڕێگای ڕاستیش بمرین یا ڕەبی خوایە گیان لە دینی خۆت شارەزامان کەی خوایە عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی خوایە شیفای نەخۆشەکانمان بنێری بەهانای فەقیر و قەرزدارانەوە بچی خوایە
خوایە هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتی هەیە دڵتوندی هەیە یا رەبی خوایە گیان دڵی خۆشکەی خوایە بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵی پڕکەی و بیڕازێنیەوە یا رەبی خوایە گیان عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا بەیەکەوە کۆمان کەیەوە آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.